سۆما هۆشیاری ئەم کچە کوردە دەسڕەنگینەیە لە هونەری کێک دروستکردندا لە هەرێمی کوردستان ڕیکۆردی شکاندووە. ئەو با سەلیقەیەکی هونەری سەرنجڕاکێش بە کێک کەسایەتی ئامێری میوزیک و هەر شتێک دروست دەکات کە مەیلی هەبێ. سۆما لە کێک پەیکەرێکی دروست کردووە 180 سانتیمەترە لە مۆڵێکی هەولێر نمایشی کردووە. ئەوانەی ئیشەکەیان دیوە بە دەستڕەنگینیە و سەرسامن. ئەم ڤیدیۆ کەمێکیش قسەی لەسەر من هەیە بۆیە قورس بوو بۆم هەندێکیش ئیحراجیە لە ناو هەواڵی هەژدا نیشانی بدەم، بەڵام مەبەستەکە پشتگیریە لە توانا و داهێنان و بەهرەی ژنێک. پلانی ڕووداویش وا بوو کە نیشان بدرێ. بەرحاڵ کێکەکە مەوجودە، خۆشە، کوێیە خۆن بیخۆن. شاهۆ ئەمین لە یەکێک لە مۆڵەکانی هەولێرە و خەڵک خەریکن وێنەی لەگەڵ دەگرن. شاهۆ ئەم جارەیان لە پەیکەری کەیکێکدا دەرکەوتووە. ئەم پەیکەرە سەرنجی خەڵکی بەرەولای خۆی ڕاکێشاوە، چونکە کێکێک لەو قەبارە و بەو شێوەیە هەتا ئێستا لە کوردستان و تەنانەت لە عێراقیش دروست نەکراوە. سۆما کە ئەم کێکەی دروست کردووە باس لە سەختی دروستکردنی کێکێک لەم قەبارەدا دەکات. ئەکرا بە چاپیکە کێکەکە حەجمی گەورەترە، کێکی زیاتریەوێ، زەحمەتی زۆرترە. ئەگەر لە یەک شوێنە بچووترین هەڵەیەک بکەی تەواوی کێکەکە هەڵەوەشێتەوە بێت. دیسان لە قۆناغی یەکەمەوە دەستی پێکەی وردەکاری زۆر زیاترە لە کێکەکانی تر، کاتی زۆرتریەوێت. لایەنی هونەری ئەم کێکە لەلایەک و لەلایەکی دیکە ئەو کەسەی لەم کێکەدا دەرکەوتووە بۆتە جێی سەرنجی خەڵک. پێم شتێکی جوانە یەکەم جارە ببینم، کە یەکەم جار بێرە داهاتم نەمزانی ئەوە کێکە، هەروەمزانی هەیکەلێک دروستکرایە. دوایی هاوسەرەکەم گوتی ئەوە کێکە، با بچین تەماشای بکەین. پێم جوان بوو. کێکێکی جوان، فەنتازیکی جوانی تیا کراوە. ئەمە یەکەم جارە ببینم بە کێک پەیکەری کەسێک دروست بکرێ. دەستخۆشی لەو خانماکەم کە کێکەکەی دروست کردووە. لە هەمان کاتیشە زۆرم پێخۆش بوو کە ساتی هەڵیان بژاردووە کەسێکی شارەزا و ڕۆژنامەنووسیی بەتوانە کاکشاهۆیە. سۆمای تەمەن 21 ساڵ نزیکەی مانگێک خەریکی دروستکردنی ئەم کێکە ناوازەیە بووە. ئەم کێکە 180 کیلۆیە و 180 سانتیمتریش بەرزە. لەم کێکەدا 600 هێلکە، 35 کیلۆ ئارد، 35 کیلۆ شەکر، 25 کیلۆ شۆکۆلاتە، هەروەها کۆمەڵێک مادەی خۆراکی دیکە بۆ ڕاگرتن و تێکنەچوونی کێکەکە بەکار هاتوون. ئەمە گیراوەیەکە بۆ کە خۆ ناکرێەوە خامەی لێ بدەین، چونکە خامە دوای ماوەیەکی کەم ئەتوێتەوە شلە بێ، پەیکەرەکەیشمان بەرزە، فۆندانتەکە پێوە ناوێسێت. ئەبێ گیراوەیەکی سفتر بێت، تن بێت کە وەختێک لێ دەین ئێستحکامی پەیکەرەکەیشمان زیاتر کات. هونەر خۆی پیشەیەکی جیاوازە. جا ئەگەر کارێکی هونەری بە شێوەیەکی جیاواز بکرێت ئەوە تاموچێژی زیاتر دەبەخشێت. شاهۆ ئەمین ئەم جارە جیاوازتر لە جاران و لە پەیکەری کەیکێکدا دەرکەوتووە. ئەم جۆرە پەیکەرە بەهۆی دژواری لە داڕشتن و سازکردنیەوە کەم کەس خۆ لە دروستکردنی دەدات. بەڵام سۆما وەکو یەکەم کاری پەیکەرکەکی خۆی لەم قەبارەدا وا دیارە دەیهەوێت وەکو شاهۆ ئەمین جیاوازتر لە هاوپیشەکانی دەرکەوێت. هادی سەلیمی ڕووداو، هەولێر.